کاک بەختیار سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێتن دیارە دەنگدانی تایبەتش لە سنووری قەزای سۆران لە کاتژمێر هەشتی بەیانیەوە دەستی پێکردووە بە شێوەیەکی ئارام دەنگدانی تایبەت لە قەزای سۆران بەڕێوەچێتن. من ئێستا لە یەکێک لە بنکەکانی دەنگدانی تایبەتم لە قەزای سۆران لە بنکەی شەهید دکتۆر عەبدوڕەحمانم. دیارە ئەو بنکەیە بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن ڕێگای پێدراوە ڕووماڵی هەڵبژارنی تیادا بکەن. من ئەمەوێ ئاماژە بۆ بدەم کەوا لە سنووری قەزای سۆران بە هەر چوار قەزای سۆران ڕەواندز و مێرگەسۆر و چۆمان 15357 دەنگدەری تایبەت لەم سنوورە دەنگەداتن. تەنها لە قەزای سۆران پێچ بنکەی دەنگدان بەڕووی دەنگدەرانی تایبەتدا کراوەتەوەکەوە 26 وێزگە لە خۆی ئەگرێتن. 9422 دەنگدەری تایبەتی تیادایە و دەنگ لەم وێزگانە ئەدەن. هەروەها لە قەزای مێرگەسۆریش 1808 دەنگدەری هەیە کەوە لە یەک بنکەی دەنگدانی هەیە 5 وێزگە لە خۆیگرێتن و لە قەزای چۆمانیش تەنها یەک بنکەی دەنگدان کراوەتەوە بۆ دەنگدەرانی تایبەت کەوە 1375 دەنگدەر لە خۆی ئەگرێت. لە ناحیەی سیدەکانیش بنکەیەکی دەنگدان هەیە لەوێش 9908 دەنگدەر لە سێ وێزگە دەنجی تایبەت ئەدەن لەم وێزگانە. دیارە کۆمیسیۆن بۆ ئەم جارەی دەنگدان چەند ڕێکارێکی گرتووەتە بەر یەکێک لەو ڕێکارانەکەوە دەنگدەر تەنها بۆی هەیە لە ڕێگای جنسیەوە دەنگ بداتن و هەروەها لە ڕێی پەساپۆرتەوە بە پێی و زانیاریانەی لە بەڕێوەبەرەکانی وێزگەکان دەستێمە کەوتووە. ئەوان باسییان لەوە کردکەوە هاوڵاتی هەبووە کۆپی نفوسی هیناوە بەڵام بە هیچ شێوەیەک ڕێگان پێ نەدراوە تەنها بە کۆپی نفوس یاخۆ جنسیە دەنگ بدەێت بەڵکو پێویستەکەوە دەنگدەر جنسی عراقی پێوێتن ئەگەر خۆشی جنسیەی نەبوو ئەوە پێویستە جنسیەی باوکی لەگەڵ خۆی بهێنێتن بۆ بنکەکانی دەنگدان و دەنجی خۆی پێ بداتن. چاودێری لایەنە سیاسیەکانیش دیارە چاودێری پرۆسەی دەنگدانەکەن لە قەزای سۆران تاوەکو ئێستا بە شێوەیەکی هێمنانە دەنگدانی تایبەت بەڕێوەچێتن. کاک بەختیار دەنجی تۆ بە باشی ناگاتە لای من لە پرسیارەکەت حاڵی نەبوو. کاک بەختیار دیارە چاودێری لایەنە سیاسیەکان بە چڕی چاودێری بەڕێوەچوونی پرۆسەی دەنگدانەکەن لە قەزای سۆران و سەرجەم لایەنە سیاسیەکان بڵین چاودێری خۆیان داناوە لە بنکەکان و چاودێریەکەن بۆ ئەوەی ڕێگری بکرێتن لە هەر جۆرە تەزویرێکەوە لە ئارادابێتن تاوەکو ئێستا چاودێرەکان بە چڕی چاودێریەکەن و هەروەها سەبارەت بە کەناڵەکانی ڕاگەیاندن ئەوەی داخەکەوە لە سەرجەم هەڵبژارنەکاندا کەناڵەکانی ڕاگەیاندن ڕووماڵی پرۆسەی هەڵبژاردنیان بۆ سانسۆر کراوە. من کەوا لەو بنکەی دەنگدانم لە قوتابخانەی شەهید دکتۆر عەبدوڕەحمان کەچی تەنها ئەو قوتابخانەیە بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن دیاریکراوە بەڵام وەکو ئەبینی ئێستا من لە پێش وێزگە وەستاوم ڕێگامان پێنادرێتن بچینە ژوورەوە بۆ ڕووماڵکردنی شێوازی بەڕێوەچوونی پرۆسەی دەنگدان. لە قەزای سۆران 5 بنکەی دەنگدان هەیە کە تەنها بۆ یەک بنکە ڕێگا دراوە کەناڵەکانی ڕاگەیاندن ڕووماڵ بکەن کەچی لەو بنکەیەش ڕێگا نادرێت کەناڵەکان بچنە ژوورەوە لە وێزگەکان ڕووماڵی پرۆسەی دەنگدان بکەن.